سلااو هاوڕان ئەمڕۆژ سەیری مارکێتیەکەین بزانین کە ئایا ئاسایی بوویتەوە یاخود نە، ئایا ئێمە لە ڕەنجەکانی چووپی چووینە دەرەوە یاخود نە. پێشەوەی لێرە چەنەلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من یادموین مۆ ڕۆژانی شەمە، دووشەمە، چارشەمە و هەینی ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنێلە ئاپلۆد یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زانیاری ئێوە لەبارەی کریپتۆکارنسی ببەمە سەرەوە، هەروەها ئێوە بتوانن بێ بەرامبەر لە ڕێی ئەم چەنێلەوە دراوی ئەلکترۆنی و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. گەر حەستان لەم جۆرە ڤیدیۆوانەیە و بۆ ئەوەی ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەن دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵەی تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود پەخشەکەمەوە یوتوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. بەڵێ بەڕێزان، هەروەکو ئەمڕۆژ کە بیتکۆین ئەبینن، چونکە بیتکۆین تاسی لەسەر هەموو بازاری کریپتۆکارنسیەکە، ئێمە زیاتر تەرکیز لەسەر بیتکۆینیەکەی کە هەروەکو ئەبینن ئەو ڕەقەمەی بەڕێزانم زۆر دەگۆڕێ، واتە جار سۆر دەبێ و جاریش سەوز دەبێ کە ئەمە بەڕاستی ئەوەمان پیشانە دەکات تاکو ئێستا مارکێت جێگیر نەبوویتەوە. واتە چی؟ ئێستا با بچینە سەر بیتکۆین بەڕێزانم، دیسانەوە بچینەوە سەر چارتی، چونکە ئێمە زیاتر تەرکیز لەسەر چارتی 24 کاتژمێری یاخود تایمفرەیمی 24 کاتژمێری بیتکۆینیەکەی پێم خۆشە دیسانەوە بچینە سەرە و بابەتەی کە لێران هەروەکو بینن دیسانەوە بەڕێزانم کە بیتکۆین بەڕاستی جێگیر نییە نرخەکەی کە هەروەکو لە ڕێنجەکانی چووپی دیسانەوە بەرزی و نزمیەکی زۆر کەم بخوابێنی کە ئێمە لەو حاڵەتانە کە لە ڤیدیۆی پێشووتراشم باسی ئەوە کردووە کە ئێمە ناتوانین بەڕاستی سیگنال دابنین یاخود ترێدی بکەین یاخود معاملەی ڕۆژانەی کە ئێمە سیگنال بە ئێوە دەین بۆ ئەوەی ئێوە قازانج بکەن هەتاکو کەی هەتاکو بازار ئاسایی دەبێتەوە. هەروەکو بینن کە لە بینی 28 و تقریبای 100 بوو 200ەوە بۆ 27 و 900 بوو 800 لەو ڕێنجە کە ڕێنجەکانی چووپین بیتکۆین هەر بەردەوامە لە بەرزبوونەوە و نزمبوونەوەی خۆی کە ئێمە بۆ ئەوەی سەرکەوتوتانەتر بین لە ڕێی سیگنالەکان کە ئێمە لەناو چەنێلی یوتوب بڵاوەکەینەوە، هەندێکیان بۆ هۆڵد و هەندێکیشیان لەناو چەنێلی VIP خۆمان بڵاوەکەینەوە. بەڕاستی پێم باشتر بوو کە لەم ڕۆژانە معاملەی ترێدی نەکەین، بازاری ترێدی نەکەین، چونکە هەتاکو کە چەند جار ئاماژەم بەوە کردووە بۆ ئەوەی بازارەکە ئاسایی ببێتەوە ئەو کاتێمە دەتوانین دیسانەوە دەست بە سیگنالەکانمان بکەین. نیەتی من تەنها ئەوەیە هاوڕان کە ئێوە بەڕاستی زەرەر نەکەن، نەکو من بێم ڕۆژانە دووسێ سیگنال بۆ ئێوە لەناو چەنێلی VIP بڵاو بکەمەوە لەو دووسێ سیگنالە یەکێکیان دروست دەربچێت کە ئەمە شتێکی زۆر خراپە. پێم باشترە کە هەفتەی 3-4 جارێ هەتاکو بازار بەم شێوەیە 3-4 تارگێت بێ یاخود سیگنال بێ بۆ برن سیگنال بێت، بەڵام 100% بێ کە ئێمە گەرنتی ئەوەمان پێ بە ئێوە داوە هەر سیگنالێک کە ئێمە بڵاو بکەینەوە لایەنێکەم 1-2 تارگێت لایەنێکەم ببەزێنێ و 100% گرنتی ئەوەدەن کە ئێوە لە ڕێی سیگنالەکانی ئێمەوە قازانج بکەن. بەڵێ هاوڕان، ئەمڕۆژ هاتم بۆ ئەوەی باسی مارکێتی بکەم کە تەحلیلیشم نەبوو. من زیاتر ڕۆژانیش یەکشەمە بوو دووشەمە تەحلیلی یاخود شیکاری مارکێتم هەیە، بەڵام دیسانەوە بۆ ئاگاداری ئێوە بوو، ئەم ڤیدیۆ بۆ ئاگاداری ئێوە بوو کە هێشتا بازار ئاسایی نەبوویتەوە. ئیتر هیچ نەما، هەمووتان بەخۆی گەورە سپێرم، خوا یار و پەنای ئێوە بێت، خواتان لەگەڵ.